نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، الكبير المتعال ذو الجلال والعظمة والإكرام، لا إله إلا هو الملك العلام. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله، نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. حەج، گەورەی حەج، حکمەتی ئەنجامدانی حەج، پند و عیبرەت لە حەجکردن ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. خوای پەروەردگار جل جلاله دوعاکەی ئیبراهیم پێغەمبەری عەلەیهی الصەلاة وەسسەلام قبوڵ کرد، بەوەی کە دوعای کرد فەرمووی خوایە بە کۆمەڵ خەڵکی ڕوو بکەنە ئەم شوێنە، ئەم شوێنە جێی مەبەست و مەقسەدی مەلایەن خەڵکی بێت. هەموو ساڵێک لە هەموو شوێنەکانی دنیاوە خەڵکی بە مشتاقی ڕوو ئەکەنە ئەو شوێنەی و ئەو ماڵەی خوای پەروەردگار بەنیازی عیبادەت و بەنیازی ئەنجامدانی فەریزەی حەج بە هەموو چین و توێژەکانەوە، بە هەژار و دۆڵەمەن و ژن و پیا و گەورە و بچووکەوە، بە هەموو زمانەکانەوە خەڵکی ڕووەکەنە ئەو شوێنە بۆ خواپەرستی، بۆ عیبادەت، بۆ ئەنجامدانی گەورەترین ڕکن لە ئەرکانی ئیسلام. وإذ بوأنا لإبراهيم مكان البيت، واتا خوای پەروەردگار جل جلاله شوێنی دروستکردنی بەیتی نیشانی ئیبراهیمدا. بۆمان دیاری کرد لەکوێ دەستکا بە دروستکردنی بەیت. ئەللا تشرک بی شەیئا، کە ئەو شوێنە شوێنی بتپەرستی نییە، شوێنی ئەوە نییە ناو حەرەم 360 بتیتیا بێت، بە ئەندازەی ژمارەی ڕۆژەکانی ساڵ بتیتیا بوو پێش ئیسلام. وطهر بيتي للطائفين والقائمين والركع السجود. خوای پەروەردگار فەرمانەکات بە پێغەمبەرێک ئولو العەزم عەلەیهی الصەلاة وەسسەلام کە وەرە تۆ مجەوەری ئەو مزگەوتە بە، وەرە خزمەتی ئەو مزگەوتە بکە، وەرە پاکی کەرەوە خزمەتی بکە بۆ ئەوانەی تەوافەکەن، بۆ ئەوانەی ڕکووع بن، بۆ ئەوانەی سجدا بن، بۆ ئەوانەی زیارەتی ماڵی خوا دەکەن. وأذن في الناس بالحج. خوا فەرمووی ئەی ئیبراهیم بڕۆ بانگ با خەڵکی بێن بۆ حەج. إبراهيم فرمي وما يبلغ صوتي يا ربي، خويا
دنجي من ناروى. قال الله عليك الآذان وعلينا الإبلاغ. تو تنها أود لسربان كي بو خلقي لنا وخلقيا بو حج إما خماني قيانين. وأذن في الناس بالحج يأتوك رجالا وعلى كل ضامر يأتين من كل فج عميق. أي إبراهيم بانق با خلقي بي بو حج با پیاده بێن بەسەر حشتری لاواز و بەسەر حشترانێکەوە بێن بۆ حەج کە ئەوەنە شوێنەکەیان دوور بێت لاوازیان کردبن ڕۆشتنی ڕێگە دوورەکە. وعلى كل ضامر يأتين من كل فج عميق. لە هەموو کن و قوشبنێکی ئەم دنیایەوە لەو پەڕی دنیاوە بێن بە ئەو شوێنە بۆ حەج. ئەبینی لە هەموو شوێنێکی دنیاوە ڕوەکەنە ئەو شوێنە مسلمانان. کاتی ئیبراهیم تووە سەر کێوی ئەبی قوبەیس هاواری کرد ئەیها الناس إن ربكم بنى بيتا فحجوه. خەڵکینە خوای پەروەردگارتان خانوویەکی دروست کردووە بۆ حەج، وەرن قەستی ئەو خانووە بکەن و حەج بکەن. زاناکان دەفەرمون خوا فەرمانی کرد بە کێوەکان هەرچی کێو هەیە ئەبێ هەمووی تەخت بێت، ڕێکی زەوی بێتەوە بۆ ئەوەی دەنگی ئیبراهیم بگات. وەکو ئەرزی مەحشەری لێهادەم ئەرزە کێوەکان تەخت بوون لەگەڵ زەویە. دەنگی ئیبراهیم گەیە هەموو مەخلوقات، بۆیە هەمووی فەرمووی لەبەیک اللهم لەبەیک. ئیمانداران، حەج مەغزا و واتا و حکمەتی خۆی هەیە. لە بۆ ئەنجامدانی حەج شعار و ڕێساکانی حەج چەندین فائدە و حکمەت هەیە. ئەگە مسلمانان لە مەغزا و واتای حەج تێ بگەن بەسمانە. حەج مؤتەمەرێکی ساڵانەیە، کۆبوونەوەیەکی ساڵانەیە، هەموو مسلمانان پێکەوە بە هەموو چون توێژەکەوە لەسەر کەلیمەی تەوحید لا إله إلا الله محمد رسول الله کۆ دەبنەوە و ڕوەکەنە ئەو شوێنە بۆ بەرزکردنەوەی ئەم کەلیمەیە. هەمووی داوا لە خوا ئەکەن کە خالقیانە، یەکتری ئەناسن، ئولفەت ئەگرن پێکەوە. لەو شوێنە پیرۆزە مسلمانان برایەتیان بیرەکەوێتەوە کە حەقیان بەسەر یەکەوە هەیە. مسلمانان چۆن برای یەکن، چۆن هەڵگری خەمەکانی یەکترین. مسلمانان هەموو پێکەوە یەک جلو بەرگ و یەک پۆشاک بە یەک ڕەنگ بە یەک شێوەی کۆشن کە هیچ درومانێکی تیا نییە. خۆیان ڕوو دەکەنەوە لە مەزاهیری دنیایی. عەینەن کفنەکەی ناو گۆڕ کە لە بەرمانەکەن و پێوەی ئەمان خەنە ناو گۆڕەوە. بۆیە بەڕاستی ئیحرام پرۆڤەیە بۆ کفن. ئیحرام کفنێکە لە بەینی دوو کفنە. کفنی یەکەم کاتێ لە دایکە بن لە بەرمانەکەن و ئەیکەن بە قوماتێ. کفنی دووهەم ئیحرامە. کفنی سێهەم کفنی مردنە کاتێ لە بەرمانەکەن. ئیحرام پرۆڤەیەکە بۆ ئەوەی لەگەڵ ئەو کفنەیە ڕابین. هەمووی یەک جلو بەرگ، هەمووی یەک شکڵ، فەرقی نییە کێ زۆر دۆڵەمەنە، کێ زۆر فەقیرە، کێ پاشایە، کێ گەدایە. هەمووی ئەو پۆشاکەی لەگەڵایە، هەمووی ئەو پۆشاکەی لەبەرایە. بۆ چونکە لە حەزۆری خوادا هەمووی الناس سەواسیەة كأسنان المشط وەکو دانەکانی شانەوان. فەرقمان نییە. لا فضل لعربي ولا عجمي ولا لعجمي على عربي إلا بالتقوى. رسول الله فرمي صلى الله عليه وسلم فەرقمان نییە. زمانەکانمان، ڕەنگەکانمان، شارەکانمان هەمووی عەبدی خوای. کێ لە خوا زۆر نزیکە، کێ تەقوای زیاترەکە، ئەوە زیاتر لە خواوە نزیکە. بەڕاستی حەج تەمرین و پرۆڤەیە بۆ ئەوەی مرۆڤ فێری سەبر بێت. سەبر لەسەر تاعەت، ئەو هەموو ماندووبوونە، ئەو هەموو مشەقەتە
السفر قطعة من العذاب أو سفر دور دريجة ومان ليكا حج شون صبر بقري لسر طاعة عبادة بو خواي پروردگار بو اوي سركوتوبين ببدزهناني بهشتي بريني خواي پروردگار كاتي حجاج دنقيان برزكنوا ألين لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك أم دعاء زور قرنقا معناه واتاي خوي هيا واتا خوي پروردگار إبراهيم هزاران صال لما وبيش بانجي خلقي كردوا بو أوي بين حج بكن لبيك اللهم لبيك أوا من هاتم بدن بانجا كيتوا كإبراهيم بانجي كردوا بفرماني تو پروردگارا أوا هاتم ناو مالكيتوا وعلى الكريم احترام الضيفان أصبحت ضيف الرحمن في دار الرضا وعلى الكريم احترام الضيفان وعلى الكريم كرامة الضيفان خاون مال ريزي ميوان دقري خوي پروردگار ريزي حاجة كان من بقري إن شاء الله أو خلقها موي أرون شعارات جبجي كان قيامت من بيركويتوا يوم يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم كاتي خلقي لروجي تروية روا كان ميناء روا كان مزدلفة عرفات أو هم خلقا عليها الصانوي محشرة وأوي عمل كان من ببينين فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره هركسي بأندازي قردي ليك شاكي كردي به استاي دينته ولا قيامته وخرافشي كردي به هلاي دينته ولا قيامته سعي صفا ومروة راكردن لبين صفا مروة هرولا شي مان فيركا شي مان بيرينيتوا موقفك قورا موقفك بقرن يادي دايك هاجر ما نخاتوا ككاتيك رايا كردو أتشوى قرابة شوين آوا بو خوي بو كوربكي مسلمان فيري أواكات كبعزت بيت دست لخلقي بان نكاتوا خوي بقريبة شوين رزق روزي خويا بويا هاتشي خلقي هيا أبي أو يا دبين توا بيش شاوي خوي وكو هاجرا راكا لبيني صفا مروة لكوي هرولي كردوا بياوانا بيبيكن بلا ما أفرتان نيكن چونکە هاجرە خاتون لە باتی هەموو ئافرەتان کردوویەتی لەکوێ ڕای کردووە ڕاکەن پیاوانە بێ ڕاکەن بۆ ئەوەی مناڵەکەی لە دینیوان نەخنتێت هەتا خوای پەروەردگار دەری خەیری لێ کردەوە و زەمزەمی بۆ هەڵقوڵان ومن يتق الله يجعل له مخرجا ڕۆشتی بۆ سەفا و مەڕوە ئەوە دێنە لە پێش چاوی خۆت کە ئەگەر هەر کەسێ لەگەڵ خوایە ڕاستکە خوا دەروی خێری لێ ئەکاتەوە چۆن لەو شوێنە بوادی غەیری ذی زەرع خوا ئەو ئاوەی هەڵقڵاند بۆ ئیسماعیل و بۆ هاجرە خاتون هەر کەس لەگەڵ خوادا ڕاستکە خوا دەروی خێری لێ ئەکاتەوە والله العظیم گەلی کوردی مسلمان خۆمان و سەرکردەکانمان لەگەڵ خوادا ڕاستمان کردایە دەروی خێری خوای پەروەردگار ئێستا بۆ ئێمە کرابوویەوە بەڵام ڕاست ناکەین بەڵام لەگەڵ دینەکەی خوا ڕاست ناکەین خەریکی ملشکاندنی یەکترین خەریکی درۆکردنین خەریکی هێنانی گرانین بۆ شارەکان و بۆ وڵاتمان خەریکی فرسەت تەڵەبین هاجرە چۆن خوا دەری خێری لێ کردەوە لەژێر پێی ئیسماعیلە مناڵێکە ئاوی هەڵقڵان خوای پەروەردگار هەر ئەو خوایە هەمان سۆز و بەزەی هەیە ناتوانێت دەری خێر لەم ئومەتە بکاتەوە ئومەتەکە خۆی شیاوی دەری خێر نییە لەگەڵ یەکتریا ڕاست ناکەین خیانەت دەکەین بەرامبەر بە یەکتری سەرکردەمان بەرامبەر بە میلەت خائینە میلەت لەگەڵ یەکتریا خراپن بۆیە خوای گەورە ئەم زەواڵانەی بۆ ناردوین ئەمانە زەواڵن ئێمە زاڵمین لەگەڵ یەکتری لەگەڵ خۆمان زوڵم ئەکەین ستر لە نەفسی خۆمان دەکەین ئەچینە ئەو شوێنانە هەمووی دەرس و عیبرەتە مسلمانەکان مینا یا مونا شارێکە چۆڵە
ساڵی جارێ قەرەباڵغە بێ بەلایانی کەم 4 ملیۆنە چنە ئەو شوێنە شارێکە، ئەو شوێنەیە جەیشی ئەبرەهەی تیا لە ناوچوو، ئەو شوێنەیە شوێنی قوربانیکردنەکەی ئیبراهیم و ئیسماعیلە، بەیت العەتیق کەعبەی پیرۆز هەرگیز داگیر نەکراوە، داگیریش ناکرێت. بۆیە بەڕاستی ئەو شوێنە ئەو مەشاعرانە هەمووی پند و عیبرەتی تایە بۆمان. کاتێکە ئەچی شەیطان ڕەجمەکەیت چیت برەکەوێتەوە، کاتێ شەیطان خۆی دەرخست بۆ ئیبراهیم بۆ ئەوەی فەرمانی خوا جێبەجێ نەکات، ئیبراهیم ڕەجمی کرد، تۆش ئالەوێ ئەوە ئەڵەیت ئەگەر شەیطان خۆی بۆ دەرخستم منیش وەکو ئیبراهیم ڕەجمی یەکەم بۆ ئەوەی فەرمانی خوا جێبەجێ بکەم. شەیطان نەیەڵێ فەرمانی خوا جێبەجێ بکەم، ڕەجمی یەکەم لە ناویە بەم. ئەی سەلمێنی ئەو شوێنە شوێنی ئەوە نییە شەیطان تایە خۆی دەرخا، ئەو شوێنە شوێنێکی پیرۆزە، شوێنی ئەنبیا و پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة وەسسەلام. حەج تەوحیدی تایە، حەج یەکتاپەرستیە، ڕەزامەندی خوای تایە. وهەبی کوڕی منەبیه لە حەجە ئەم ئایەتەی خوێندەوە کە ئیبراهیم فەرمووی ربنا تقبل منا، خوایە ئێمە ئیش بۆ تۆ ئەکەین، خوایە لێمان وەرگرە. هاواری کرد فەرمووی ئیبراهیم و ئیسماعیل ترسن خوا لێیان وەرنەگرێت، ئەبێ ئێمە حاڵمان چۆن بێ خەڵکینە، ئەوان دوو پێغەمبەری گەورەن ئیش بۆ خوا ئەکەن، فەرمانی خوا جێبەجێ ئەکەن، داوا لە خوا ئەکەن خوا لێیان قبوڵ کات، ئەبێ حاڵی ئێمە چۆن بێت. فاجعل أفئدة من الناس تهوي إليهم، خوا فەرمی ئیبراهیم فەرمووی من الناس تهوي إليهم، هەندێ لە خەڵکی من بۆ تەبعیضە. مفسرون ئەفەرمون ئەوانەی ڕافضەی قورئانیان کردووە، تەفسیری قورئانیان کردووە، فەرمون لەگە ئیبراهیم ئەو مینەی نەوتایە، ئەو مینە ئەوە جوولەکە و کافریش ئەهاتن بۆ حەج، ئەوانیش عاشقی بەیت الحەرامە بوون، عاشقی کەعبە ئەبوون، بەڵام خوا فەرمی ئیبراهیم فەرمووی من الناس بەعزێ لە خەڵکی، ئەگە مینەکەی نەوتایە هەموو کافر و هەموو جوولەکە و نەسارا ئەچون بۆ ئەو شوێنە. کەعبە عەلەمە، عەلەم مسڵمانان، کەعبە پەیداغە، کەعبە پەرچەمە، کەعبە ئاڵایە، وەکو چۆن هەموو حکوومەتێک ئاڵایەکی هەیە لەژێر سایەتی و ڕەمزە بۆ حکوومەتە. کەعبەی پیرۆزیش ئاڵای ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، لەژێر ئەو عەلەمەدا کۆ بنەوە جعلناه للناس سواء العاكف فيه والباد، بۆ هەموو خەڵکی کەعبە مساویە، چه خەڵکی ئەوێ بی، چه خەڵکی دێکان بی، چه خەڵکی شارەکانی تر بی. ئەڕۆیتە ئەو شوێنە خۆت بە غەریب نازانی، والله العەظیم بڕۆرە مەکە وازانی لەوێ لەدایک بوویت، غەریب نیت، وازانی ئاشنای لەوێ. بۆ چونکە ڕۆژانە ڕۆژی 5 جار ڕوود لەو شوێنەکە نوێشت کردووە، شوێنێکی پیرۆز، شوێنی پێغەمبەرمان عەلەیهی الصەلاة وەسسەلام، جەرگە و چەقی ناوەڕاستی زەوی، ناوەڕاستی زەویە ئوم القوڕا. ئەو شوێنە پیرۆزە مسڵمانان لەوێ خۆیان بە غەریب نازانن. حەج واتە تەواضوع، واتە ملکەتی بۆ فەرمانی خوا. خوا فەرمێ تەواف بکە، سەمیعنا وەعەطەینا وەئەطەعنا، سعی سەفا مەروە بکە، سەمیعنا وەئەطەعنا، بڕۆ بۆ مینا، سەمیعنا وەئەطەعنا، مزدەلیفە وهەروەها، ڕەجمی شەیطان وهەروەها، ئیحرام وهەروەها، بڕۆ بۆ ئەو شوێنە ئیحرامت پۆشی، هەرچی شتە لەسەرت حرامە بێت، نابێ خوێن لە گیاندارێ دێنی، ئازاری زیندەوەرێ بەی، دایە بشکێنی، فێری سلم و ئاشتی دەکات، حەج فێری ئاشتی دەکات. مسڵمانان لە دارالسەلامدا بژین، نەک لە دارالدیماعدا، لە شوێنی خوێن و شەڕ و ئاژاوەدا. حەج فێری تەنظیم دەکات، بەڕاستی فێر دەکات چۆن بە ئاشتی بژی. پۆشینی ئیحرام قیامەتێکی بچووکە، سنة بڵێ اللهم إيمانا بك وتسليما بدينك واقتداء بنبيك. خوای گیان ئیمانم بە تۆ هێنا، خوای گیان ئەوا خۆم تەسلیمی بەرنامەکەی تۆ کرد،
خوای گیان ئەوە خۆم تەقلیدی پێغەمبەرانتی عليهم الصلاة والسلام فبهداه مقتده إنسان بێت تەقلیدی پێغەمبەران بکە صلى الله عليه وسلم ڕۆیتەوە شوێنە کەعبە مقناتیزە ڕادەکێشێ کەعبە ڕادەکێشێ کەعبە شوێنێکە پیس نابێ ڕامانەکێشێ پاکە ئەو حەجەر ئەسودە لە بەهەشتەوە هاتووە ئەوە ئەبیەض بووە حەجەر الأبيض سپی بووە ابن عباس فرمي جملة بيغمبر صلى الله عليه وسلم فرمي كان أبيضا لشير سبي تربو بلام اسود صودته ذنوب بني آدم لخجالتي جناحي بني آدم رجبو أو نخلتي جناحي كت خجالت قلتي رجبو يمين الله في الأرض أو دست راستي خوايا لزوي رادك يا شباب بهشت أو بشك اللي بهشت كعبة بيجيانا بلا مجداني هيا رزد لي أجري أدناسي رسم التوماركا رسم أدقري لقيامتها شاهدة بسرتوا كاتكا لا يتشبد لا يدلد روح كيتا كعبة رسم أدقري لقيامتها نشان أدريتوا لكوتا أيضا مسلمان كان أو أليم حج كوتا على سر بو جناحي أمتي بيغمبر صلى الله عليه وسلم كسي أغنى خوش بيت بشنيني بو أكن بحثي بو أكن وكشكنين علاجي في أدن أقب علاج على سر نكرا علاجي في بو أقورن بهستري أكن علاجي في زيادة أكن أقب على سر نكرا أبين نشتر قريب بكري وعمليات بكري أبي عمليات بكري وسكي هضرن آخر شهر فرع عمليات حجج آوايا أقبل نويش كيانش فرضا جناح ما نفاقنا بويو بروجو صالي لما انجا بروجو بون جناح ما نفاقنا بويو أقرب زكاة دان ما جناح ما نفاقنا بويو حج أو عملياتك يا أبيت هوي فاقبون وي جناح أمتي بيغمر صلى الله عليه وسلم واتكسي حجكات أبي لك يا شان نواجي كرد بيت روجي كرد بيت زكاتك يا بي بقاري باقشو بي ابو حج أمدا حجي بو دروستا حج ولا مقابلي حفتا صال نواجوا حفتا رمزانوا حفتا صال زكاة دانوا كسي اخوات تماني با حفتا صال تماني بي ونواج بكا وروجو بقري وزكاة با حج لتمنى يكجار لمقابلي هم يانا وستاو أو عند قوري حج من حج فلم يرفث ولم يفسق رجع كيوم ولدته أمه أو روجي ليديه كتشون لدايق بوا بيقناحة آوا بباكية ناو معلومنا لكي حج آوايا مسلمان كان أما فلسفي حجة داوى الأخوي قورد كم أو شنمان بنسيبك إن شاء الله داوى الأخوي قورد كم حاجة كان من بسلامتي برونا أو شويني إن شاء الله حج القبول كان إن شاء الله دعاء كان يالي والقريت كبيغمبر صلى الله عليه وسلم يفرموه اللهم اغفر لحاج ولمن لها دعا ولمن دعا له الحاج خواي پروردگار لقناحي حاجة كان ما نخوش بيت ولا قناحي أو قفش خوش بيت حاجة كان دعاي بودا كان ولا قناح ما نخوش بيت خوا عاقبة خير ما فيه خوا رحمن بيبكي خوا إيمان من سلامتك خوا شفاء نخوش كان ما نبيت خوا شفاء نخوش كان ما نبيت هركس ابن خوش وداماوة وزليلة خوا يا شفاء بي أو أفرتي لم كان خوش خوا شفاء بي أو من دارين خوش خوا شفاء بي أو أفرتي كركي حفتيك ديار نية دعاء دعاء خيرك الدوا خوا يجيان بدأ يقبلوك الشاكت يا رب العالمين خوايك يا رحمن تبكي ولات ما نودان كي توا ولات ما لهمو فتنة وفساد بباريزي يا ربي خوا لقناحي باوك دايك ما نخوش بي لقناحي مردوكان ما نخوش بي يا ربي خوايا قرزي قرزران دفع بكي مشكلة مسلمان سر بكي هركسي نيازي خيري هي بوي جبجي بكي يا ربي هركسي زواجي نكد بوي آسان بكي هر كريشنيني هنا وخوايا بوي آسان بكي هر كشكشينا كدو أخويا زواجي بو آسان بكي
يا ربي خواي صحيح حالمان بكين خواي اواني دفاع مان ليك اخوانا جحيان بكين برنداركانيان شفاء بي بردوكانيان بشهيد حسيب بكين يا ربي اوي تشاكا لقل ان خلق اخوايا تشاكي بكين اوي خائن اخوايا تشاكي بكين اگر تشاكنا باخوانا ناوي بريد خوايا باسلامتي بمان جيني باسلامتي بمان مريني خوايا بشفاعة بيغمبر مان خير آمين. الحمد لله رب العالمين. أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. آمين آمين برحمتك.